لە بەرنامەی ئەمڕۆدا چەند زانیاریەکە گرنگ دەخەینە ڕوو لەسەر قورئانی پیرۆز. قورئان بریتە لە وتە و ڕاستباردەی خودا کە نێردراوە بۆ پێغەمبەر درودی خودای لەسەر بێت. قورئان لە عەرەبیدا لە وشەی قیراء وەرگیراوە کە بە مانای خوێندنەوە دێت. قورئانی پیرۆز 114 سوورەتە و یەکەم ئایەتیش کە دابەزی ئیقرأ بسمی ڕەبیکە الەذی خەلەق بوو. قورئانی پیرۆز بە ماوەی 23 ساڵ دابەزی و هەروەها قورئانی پیرۆز 30 جوزئە و 6 حیزبە. گەورەترین ئایەت لە قورئانی پیرۆز ئایەتی کورسیە و درێژترین سوورەت لە قورئانی پیرۆز سوورەتی بەقەرەیە و هەروەها کورتترینیشی سوورەتی کەوثەرە. ژمارەی ئەو پێغەمبەرانەی کە لە قورئاندا ناویان هاتووە 25 پێغەمبەرە و هەروەها سوورەتی یاسینیش بە دڵی قورئان ناودراوە و سوورەتی ڕەحمانیش بە بووکی قورئان ناودراوە. باشترین خواردنەوە کە لە قورئان ئاماژەی پێکرابێت شیرە و باشترین خواردنی شەنگوینە. بە هیوای سوودبنین تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.